دوایەوەی زانیاریمان بەدەست گەیشت کە باندێکی چوارکەسی لەسەر ڕێگای نێوان تەکەی کاکەمەند چەمسەماڵ هەستاون بە ڕێگریکردن لە هاوڵاتیان و بڕینی گرفانی هاوڵاتیان لە 5/3/2021 تاوانێکی تریشان ئەنجام داوە، ئەویش ئەوەیە کە هاوڵاتێکی عەرەبیان کوشتووە. هاوڵاتی عەرەبەکە بە ئاسڵ خەڵکی بەغدادا ویستوێتی لەگەڵ ئامۆزایەکی و دوو منداڵەکەیدا لە بەغدادەوە بچێ بۆ سلێمانی بە مەبەستی گەشتکردن لە ڕێگای نێوان تەکێ چەمسەماڵ تەقان لێکردووە و کوشتیانە. لەو پێناوەدا بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز بەڕێوەبەرایەتیمان لیوا عەلی شەید محەممەد هێزەکانمان لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژئاوای سلێمانی کەوتنە کۆکردنەوەی زانیاری و بەدواداچوون لەو بارەیەوە. سەرنجام توانرا لە 8/3/2021 دوو کەس لە تۆمەتبارەکان دەستگیر بکرێ. لە 9/3/2021 کەسێکی تر لە تۆمەتبارەکان دەستگیر کرا. تۆمەتبارەکان 4 کەسن، کەسێکی دیکان ماوە دەستگیر بکرێ و سەرجەم تۆمەتبارەکان خەڵکی شاری خەڵکی قەزای چەمسەماڵن. لە ئێستادا لەلایەن بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی چەمسەماڵ بە مادەی 405 ڕاگیراون. لەلایەن بەشی لێکۆڵینەوەی بەڕێوەبەرایەتیمانەوە پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە و لێکۆڵینەوە لەو بارەیەوە بەردەوامە.